سیناتۆرێکی ئەمریکی دەبێژێ پێویستە ئەمریکا کوردان بخێتە ناوە استراتیژیەتە خۆدا لە ڕۆژهەڵاتە ناوین ئەو استراتیژیەتە ئەمریکا کوژ بۆی ڕۆژهەڵاتە ناوین هاتی داڕێشتن نەجهێ گرنگیەیە. جۆن کەنەدی ئەندامی ئەنجومەنێ پیرێن ئەمریکا دەیە گوتوبێژیەکێدا لە ئەنجومەنێ پیرێن ئەمریکا ڕاگەهاند کۆپڕۆژەیەک ji بۆی پاراستنە هەپەیمانên ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوین ژالیێ ڕۆبیۆ ئێسوان بە هاتیە داڕێشتن لێ ئەو پرۆژە و گرنگیاوێنینە ji ber کوردان لخوا ناگرێ. جۆن کەنەدی ئاماژە بە بویەرێن دیرۆکی کرد و ڕاگەهاند و دەما دەوڵەتە عوسمانی ڕوخا ئەمریکا پشت لە کوردان کرد و دەوڵەتێک ji بۆی کوردان دانەمەزراند ئەوژی دێدەمەکی دەک و کێمترین نەتەوێن ڕۆژهەڵاتە ناوین بوونە خۆدان دەوڵەت. هەروەهاوی سیناتۆری ئەمریکی گوت پێویستە ئەمریکا سیاسەتە پشت بەردانە کوردان بگوهارێ ژەبەر دە شەڕێ دژی ڕێخستنا تیرۆریستیە داعشێدا لە سووریا و عێراقێ بتەنێ کورد ڕۆڵاوانیا گرنگ هەبوو یەک لەشکرێ ئەمریکی لە ناوچەیان دبن دەستێ کورداندا لە هەرێما کوردستانێ نەهاتە کوشتن. کەنەدی ئاماژە بە نەهەمەتی و کارەساتên کوردانیان دیرۆکی لەسەر دەستێ دژمنên کوردان کرد و گوت و پێویستە ئەمریکا پرۆژەیەکێش بۆی پاراستنا کوردان لە ڕۆژهەڵاتە ناوین دابڕێژێ. لە گۆری وێ پرۆژەیە کوژ بۆی پاراستنە هەپەیمانên ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوین هاتی ئامادەکردن ئەو پرۆژە کوردان لەخوا ناگرێ. لەوما جۆن کەنەدی داخوازژە ئەمریکا کەرک و کوردان بخێتە بازنەیە هەپەیمانên خۆدە و سەرۆکی ئەمریکا دەدەمێ پێویستە لە بۆ تەبگەرێ بەهێز بکەیش بۆی پاراستنا کوردان. هەروەها جۆن کەنەدی گوت ئەگەر ئەمریکا پشتا کوردان لە سووریا بەردێ وڵاتین کو دخوازن ناوچەیەن کوردی بخنابن دەستێ خۆدە عێریشی کوردان بکەن وی دەمی کورد وێ ڕاستی کارەساتان ببن. دەیداویدا جۆن کەنەدی گوت کونا بێ ئەمریکا جیاوازیە بخێتە نابەرە هەپەیمانên خۆدە و بتەنێ هەنێک هەپەیمانên خوا بپارێزێ و پشتە هەنێکە دن بەردێ و ئەرکە لەسەر ئەمریکا پەیمان و سۆزێن خوا جەه بەجەه بکێ.